جەنگی حەماس و ئیسرائیل، جەنگی کوشتنی هاوڵاتیانی سڤیل. ئیسرائیل غافڵگیر کرا یا بێدەنگ و ڕەوایەتە هێرشەکانی بۆ سەر غەزا بەدەستهێنا. ئەوەی هەمیشە لە جەنگدا دەبێتە قوربانی وێستقانی دەهاڕێت خەڵکی مەدەنیە، ئەوانن کە هیچ پەیوەندیەکیان بە سروشتی ململانێ و جەنگەکانەوە نیە. ئەوانەی دەبن بە سوتماکی جەنگ دروست ئەوانن کە تا بەر لە هەڵگیرسانی جەنگ ئاگایان لە هیچ شتێک نییە، ئاگایان لە نەخشە و پلانەکانی جەنگ نییە، نازانن چۆن هەرچی تەقەمەنی و باروت هەیە بۆ گیانکێشانی ئەوان ئامادەیە. دەست لەسەر پەلەپیتکە دانراوە و لولەی تفەنگەکان ڕووی لەوانە. لێرەوە دەکرێت کۆمەڵناسی گەورەی ئەمریکی سام ڕیچارد خاوەنی تیۆری خۆ لە جێداران کۆمەکی مام بکات بۆ تێگەیشتن لەم دۆخە تراژیدی و کارەساتبارەی بەسەر هاوڵاتیانی مەدەنی هەردوو لادا هاتووە. ئێمە تەنها ئەو کاتە دەتوانین لە قەبار و مەزنی و کارەساتە تێبگەین کە بەسەر هاوڵاتێکی مەدەنی خەڵکی غەزەدا دێت. ئەو کاتەیە بۆ ماوەیەکی کاتی خۆمان بخەینە جێگای ئەو کاتێک بەیانی هەڵدەچین و باژێر و گەڕک و کۆڵان و ماڵەکەمان تەختی خاک کراوە. کاتێک بەیانیەک هەڵدەستیت و چاو دەکەیتەوە دەبینیت مەملەکەت و نیشتیمانەکەت بۆتە کۆمەڵێک پاشما و قوڵ و خاشاکی دوای وێرانکاری جەنگ. دەگوترێت پێویستە بۆ ماوەیەک ببیتە کورد، ئەو کات لە زوڵم و زۆری دەوڵەتی تورک تێدەگەیت، ئەو کات لە گەوری ئەو زوڵم و کارەسەتانە تێدەگەیت کە بەسەر کوردەکان هاتووە. ئەمە بۆ شەڕی نێوان فەڵەستین و ئیسرائیلیش ڕێک هەمان شتە. هەتا نەبیتە وڵاتێکی مەدەنی غەزا لەو زوڵم و زۆرە نێودەوڵەتیە تێناگەیت کە بەسەر غەزەییەکاندا دێت. هەتا نەبیتە هاوڵاتێکی ئاسقەلانی و تەلەبیبی ئەوە تێناگەیت گۆڕانی شایی بەشین چ تراژیدیایەکە. ئیسرائیل وەک دەوڵەت هەتا پێشەم هێرشانی حەماس وەک زاڵم وێنادەکرا و فەڵەستینیەکانیش وەک مەزلوم. بەڵام ئەم هێرشانەی بزودنەوەی حەماس بۆ سەر خاکی سڤیل و بە تایبەت کوشتن و بەدیلگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە فستیڤاڵێکی مۆسیقا بۆ ئاشتی کە لەنەتەوە وڵاتانی جۆرا و جۆرۆ بەشداریان کردبوو دەرگای گۆڕی نێم هاوکێشە نێودەوڵەتی خستە سەرپشت. لێرەوە ئیسرائیل وەک مەزلوم و حەماس وەک زاڵم بوونە سەردێڕی هەواڵەکانی دنیا. لە چاوی دنیاوە ئیدیەم شەڕە ڕەوایەتی هەیە و چیتر هێرش بۆ سەرخاکی پیرۆزی دانە ناکرێت. لێرەوە ئیسرائیل هەموو ڕەوایەتێکی ناوخۆی و نێودەوڵەتی بەدەستهێنا بۆ کۆمەڵکوژی و وێرانکردن و لە ناوبردنی فەڵەستینیەکان. دەبوو حەماس هەرگیز نەکەوتبایە ئەو هەڵەوە هەتاگەر بە فیتی دەوڵەتانی ئیقلیمیش بێت، چونکە باجەکەی وێرانکاری و لەدەستدانی غەزەیە. لەدەستدانی ئەو خەڵکە مەدەنیانەیە کە ساڵەهایە حەماسی وەک حیساب بۆ کراوێک بەرامبەر بە ئیسرائیل هێشتۆتەوە. بەڵام ئەم هەڵەی حەماس وای کرد غەزا بەدەیان ساڵی تریش شوێنێکی گونجاو نەبێت بۆشیانکردن، وای کرد وەک گروپێکی تیرۆریستی لە بەرچاوی جیهاندا وێنا بکرێت. هەرچەندها ئەوەش نا، بەڵکوەوە بانگەشە ساویلکانەی حەماس و ئەوسۆزەکانی لە بزوتنەوەی ئیسلامی و جۆرا و جۆرەکانی وڵاتان بۆی دەکەن بەوەی سیستەمی بەرگری ئیسرائیل و دەستگا هەواڵگریەکەی شۆکرا زۆر دوورە لە ڕاستیەوە، چونکە ڕێیتێناچێت لە بندەستی دەستگایەکی گرنگی مێژووی کە دەزانێت لە دڵی دەوڵەتە دوورەکان چی ڕوودەدات، بەڵام نازانێت لە چەند کیلۆمەترێک نزیک خۆیەوە پلانی قەتڵ و عامکردنی خەڵکەکەی دادەڕێژێت. نازانێت دیوارێک کە بە سیستەمی زیرەک و بە سەدان درۆن و کامێرای چاودێری دەکرێت هەروە سووک و ئاسان ببڕێت و سەدان چەکداری حەماس وەک بەرزەکی بانان لێوە بچنە ناو خاکی ئیسرائیل. ئیسرائیل بە تاکتیکی بێدەنگی و ڕێگە پێدانی کاتی ویستی ململانێکی مێژووی و 35 ساڵە یەکلایی بکاتەوە و کۆتایی بە هەڕەشەکانی حەماس بهێنێت. بەڵام ئەوەی حەماس دڵی پێی خۆش بوو زۆری نەخایاند و بوو بە نەکبەتی و ماڵوێرانی سەدان هەزار خەڵکی مەدەنی. لەگەڵەوەشدا هەڵمەتێکی چڕی نێودەوڵەتی لەسەر ڕەوایەتی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزا دەستی پێکردووە. ئەوەی لە کۆتاییشدا سوتماکی ئەم جەنگەیە هاوڵاتیانی مەدەنین، ئەوەی بێماڵ و حاڵ دەبن خەڵکی ئاسایین و سڤیلی غەزەن کە هیچ کاریگەریەکیان لەسەر بڕیار و بیرکردنەوەکانی پێش جەنگ و پاش جەنگیش نییە.